بنەوی خۆی گەورە و میرەبان لە هەواڵ و کاردانەوەی وێب تیڤی ستاندار لەگەڵتانم. حەشدی شەعبی جارێکی تر هۆشداری دەداتە تورکیا لە هەر جوڵەیەکی سەربازی بۆ شنگال. حەشدی شەعبی لەبارەی هەڕەشەکانی تورکیا لە شنگال جارێکی تر هۆشداری دەدات و ڕای دەگەێنێت هەر هێرشێک بکرێتە سەر شنگال ئامادەن بەرگەری بکەن و ڕوبەڕووی تورکیا ببنەوە. محمود ئاعرەجی فەرماندەی هێزەکانی حەشدی شەعبی لە شنگال ڕایگەیاند پێویستە حکومەت بە بەرگریکردن لە خاکەکەی سەروەری خاچی عێراق مسۆگەر بکات و ڕێگری لە دەستێوەردانی دەرەچی و تورکیا بە تایبەتی بکات. لە کاتێکدا تورکیا بە بیانووی شەڕ دژی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە هەوڵ دەدات شنگال داگیر بکات. ئەوەشی خستە ڕوو دەستێوەردانەکانی تورکیا یەکەم جار نییە و پێشتر چەندین پێشەلکاری دیکەی بەرامبەر بە سەروەری خاچی عێراق ئەنجام داوە. جێی باسە لە مانگی کانونی دووەمی ئەمساڵ ڕەجەب تەیب ئەردۆگان سەرۆککۆماری تورکیا لەبارەی دۆخی شنگال بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند وڵاتەکەی ڕەنگە خۆی دەزوەرداتە کاروباری ئەو ناوچەیە بۆ ئەوەی گەریلاکانی پەکەکە لەو ناوچەیە دەربکات. ئەو گرژەی نێوان تورکیا و حەشدی شەعبی لە کاتێکدایە تورکیا و حکومەتی هەرێم ناڕازی خۆیان لە جێبەجێنەکردنی ڕێکەوتنی شنگال بە حکومەتی عێراق گەیاندووە. بە جوێرەی ڕێکەوتنەکە پێویست بوو هێزەکانی حەشدی شەعبی و هێزەکانی یەپەژەی نزیک لێ پەکەکە لە قەزاکە دوور بخرێنەوە. جێبەجێنەکردنی ڕێکەوتنەکە تورکیای هانداوە بۆ ئەوەی هەڕەشەی دەستێوەردانی ڕاستەوخۆ بکات. بەڵام بە بۆچوونی چاودێران بەهۆی بوونی هێزەکانی حەشد و حکومەتی عێراقی تورکیا ناتوانێت هەڕەشەکانی بخاتە ئەرزی واقع. بە پێچەوانەی هەڕەشەکانی لە هەرێم تورکیا زۆر بە ئاسانی دەتوانێت بۆ قوڵایی خاچی هەرێم لە شکرکێشی بکات. ئەوەش بەهۆی لاوازی حکومەتی هەرێم لە پاراستنی ناوچە سنووریەکانی. بەخواتان دەسپێرم.